هێرش و پەلامارەکانی سوپا و هێزەمنیەکانی میانمار بە هاوکاری بوزیە دەمارگیرەکان بۆ سەر موسڵمانانی ناوچەی ئەرەکان بەردەوامی هەیە و هەوڵەکانیش بۆ کۆتایی هێنان بەو کۆمەڵکوژیە دەستیان پێکردووە. سەبارەت بە ئاماری ئاوارەکان نەتەوە یەکگرتوەکان ڕایگەیان لە 25 مانگی ڕابردووەوە زیاتر لە 123,000 موسڵمان گەیشتونەتە بەنگلادیش کە بەشێکی زۆریان لەسەر سنووری ئەو وڵاتە لە چاوەڕوانیدان. لە چوارچەوەی هەوڵەکانیش بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆکی میانمار داوای لە ناوبراو کرد هەوڵەکانی بۆ کۆتایی هێنان بە پەلاماری سەر موسڵمانەکانی ئەرەکان بخاتە گەڕ. ئەردۆغان جەختی کردەوە کە جیهانی ئیسلامی نیگەران لە کۆمەڵکوژی و پێشێلکردنی مافی موسڵمانانی ئەرەکان. هەر لە چوارچێوەی هەوڵەکانی تورکیا ئەو وڵاتە داوای لە بەنگلادیش کرد سنوورەکانی بەڕووی موسڵمانانی ئەرەکاندا بکاتەوە، لە بەرامبەریشدا تورکیا خەرجیەکانی ئاوارەکان دابین دەکات. لای خۆیەوە نەتەوە یەکگرتوەکان ئەو هەنگاوەی تورکای بە هەنگاوێکی ئەرێنی و بێوارانە لە قەڵەمدا. لە هەمان کاتە ڕۆژی چوارشەمە وەزیری دەرەوەی تورکیا بۆ بەسەرکردنەوەی کەمپی موسڵمانانی ئەرەکان و ڕێوشوێنەکانی هاوکاریان سەردانی بەنگلادیش دەکات. هەر لە چوارچێوەی هەوڵەکاندا وەزیری دەرەوەی ئیندۆنیزیا سەردانی میانماری کردو بۆ ڕاگررتنی توندتیژەکان لەگەڵ سەرۆک ئەرکانی سوپای میانمار کۆبووەوە. ئەوەی جێگای سەرنجە تا ئێستا جگە لە چەند وڵاتێک زۆرینەی وڵاتانی عەرەبی و بە شێوەیەکی گشتیش کۆمەڵگەی نێودەوڵەتی هیچ کاردانەوەیکی جددیان بەرامبەر کۆمەڵکوژی موسڵمانانی بۆرمان نەنواندووە. چاودێرانی دۆخەکە کەمتەرخەمی کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە کۆمەڵکوژیەکە بەرامبەر موسڵمانان بەڕێوە دەچێت و لە زۆر قۆناغیشدا چاویان لە کشتوبڕی موسڵمانان پۆشیوە. زۆرینەی وڵاتانی ئەوروپا و جیهانیش کە بەردەوام بانگەشەی مافی مرۆڤ دەکەن ئامادەنین هەڵوێستی جددی لەو پرسەدا وەربگرن. ئیسلام لە بۆرما مێژوویەکی درێژی هەیە و لە سەدەی یەکەمی کۆچیەوە لە ڕێگەی بازرگانە موسڵمانە عەرەب و هیندی و چینیەکانەوە گەیشتوەتە ناوچەکە. ساڵی 1430 زاینی یەکەم میرنشینی ئیسلامی بە ناوی ئارەکان دروست بوو کە ماوەی 354 ساڵ لەمەوبەر بوو. دوجار ساڵی 1784 مرنشینەکە ڕوخێنرا لەسەر دەستی بوزیەکان ئەراکان کرا بە هەرێمێک لە میانمار. لەو کاتەوە ڕاگواستن و کوشتنی موسڵمانەکان دەستی پێکردووە. ساڵی 1942 لە جەنگی جیهانی دووەمدا کە ژاپۆن بەشێکی زۆری میانماری لە دەستی بەریتانیا ڕزگار کرد، بوزیەکان پشتیوان و هاوکاری سوپای ژاپۆن بوون و بەریتانیەکانیش هاوکاری موسڵمانە بۆرماییەکانیان کرد. بەوەش موسڵمان و بوزیەکان لەو ڕۆژگارەدا دەیان هەزار کەسیان لە یەکتر کوشت. پاش ئەوەی لە ساڵی 1948 بەریتانیەکان کشانەوە، میانمار سەر بە خۆی ڕاگەیاند و لەو کاتەشەوە چاوساندنەوەی موسڵمانەکانی ئەو وڵاتە بەردەوام لە زیانبووندایە.